ئێرە خانەقای بیارەیە، ناوەندێکی بێوچانی زانستاینیەکانە لە سەردەستی شێخ عومەر زیادین دامەزراوە. ئەو یەکێک لە گەورە ڕابەرانی ئاینی خانەقاکەیە، وەک خۆیان دەڵێن ئەو وتوویەتی ئەوەی هاتە خانەقا خزمەتی بکەن و لە ئاینی مەپرسن. شێخ عومەری بیارە قسەیەک ئەتوانم وازوانە بڵێم ئەفەرمێ، چونکی شتەکە زۆر پیرۆزە. ئاڵێ هەر کەسێ ڕووی تێکردن ڕێزی بگرن، خزمەتی بکەن، پرسیار لە دینەکەی مەکە. لە خانەقاکەدا شوێن بۆ ئایدیای حیزبی و ئیسلامی سیاسی نابێتەوە. دژایەتیەکی سەختی تونڕەوی دەکرێت. لە مێژووی دوور و درێژیدا تەنانەت یەک خوێنکاریشی نەکەوتووەتە داوی گروپە تیرۆریستیەکان، وەک خۆیان دەڵێن لێرە تەنها پەیامی ڕاستەقینە و میان ڕەوانەی ئاین دەوترێتەوە. قەتم نەدیە کە نەفرێک بچیتە بۆ گروپێکی تیرۆریستی ناچن واردی ئەم شتانە نابن، مەگە خوالی تێک دێ و ئەویژەوە کاری خوددایە کە هیدایەت بەدەستە خوددایە و گومڕاژار بەدەست خوددایە. ئەو فەقەیەکەیە بۆ ئێرە ئێمە ئاگادار یەکەینەوە، هەر لایەنێک بێ ئێمە ڕێزی بۆ دائەنێن و بەڵام دەبێ لەسەر جادە پێشی داخلی دەرگای خانەقا بێ حیزبایەتەکەی لەوێدا بنێ بە بێلایەنی بێتە ژوورەوە. لەم وەرزی هاوینەدا سەدان خێزان منداڵەکانیان دەستپێڕنا خانەقا. فەقێکانی خانەقا نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو لە تەواوی عێراق و ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕوویان لە بیارە کردووە و درێژە بە خوێندنی ئاینی دەدەن. بەخۆم خەرج سۆرانم تقریبەنەوە دوو-سێ مانگە هاتیمە لە ئێرانە. لێرە فێری ئادابی شەرعی و یعنی زانست و فێری شەرعی و مانتیق و بەلاغە و ئەوانە دەبین. لێرە ژیان سادەیە و فەقیەکان لە مۆبایلی زیرەک دوورخراونەتەوە. تەنها هەفتانە دووجار دەتوانن پەیوەندی بە خێزانەکانیانەوە بکەن. تەمەنی خوێنکارانیش تێکەڵەیەکی سەرنجڕاکێشە کە لە 7 ساڵیەوە تا زیاتر لە 30 ساڵی تەمەنی بە ساڵاچوانیش لە خۆ دەگرێت. لە بەیانی سەعاتەوە لە سێشەممەیە ئیسراحەتە تر ئەتوانی مۆبایلەکانمان وەرگرینەوە، تەلەفۆن بۆ ماڵەوەکەین ئیتر ئێوارە لێمان وەردەگرێنەوە. گەرچی لەسەر دەستی گروپی ئەنسارول ئیسلام مەرقەدی ڕابەرەکانیان لە ساڵانی 2000 تا 2003 تەقێنرایەوە، لەلایەن بەشێک لە مامۆستایان و بانقوازانی ئیسلامی سیاسی شەوە دژایەتی دەکرێن، بەڵام خانەقاکە لە دوای نەمانی ئەوان بنیادنراوەتەوە، بەردەوامیش لە گەشەکردندایە. ئێستا فەقیەکانی لێرە بە بنەمای ڕێزگرتن لە مرۆڤایەتی خزمەتی گوندەکان دەکەن و ڕۆژانەش بەهۆی ئەوەی کە خانەقا کەوتووەتە ناو سەنتەری بیارەوە و ناوچەیەکی گەشتیاریە، سەدان گەشتیار سەردانی خانەقا دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.